بەڵێکی ئەسڵاو لێەوە سڵاو لە بینەرانی NRT ئەمڕۆ یەکەمین ڕۆژی کۆبوونەوەی لووتکەی ئەوروپا بوو کە دەستی پێکرد و سبەی تا سبەی نوێژ بەردەوام دەبێت تا سەر لەیوارە. دیارە ئەمڕۆ لە یەکەمین ڕۆژدا گفتوگۆیەکی چر سەبارەت بە ڕەوشی ڤایرۆسی کۆرۆنا کراوە و دابشکردنی و ڤاکسینەی کە لە ئێستادا لە بەردەستە لە جیهاندا چۆن بتوانرێت بە یەکسانی بگەێنرێتە سەرجەم وڵاتانی جیهان و هەروەها ناوخۆی خودی وڵاتانی ئەوروپاش هەروەها باز لە بابەتی قەیرانی ئابووری کرا لە وڵاتانی جیهاندا گفتوگۆیەکی چڕی لەبارەوە کراوە چۆن بتوانن جارێکی دیکە سەر لە نوێ ئابووری وڵاتانی جیهان هەستێنرێتەوە و هاوکار بن بۆ یەکتر تا بتوانن ئابووری وڵاتان سەر لە نوێ هەڵبسێنرێتەوە. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک بابەتی دیکە گفتوگۆی لەسەر درکە لەسەر کراچیە ئەویش سەبارەت بە ڕەوشی رووسیا کە لە ئێستادا یەکێتی ئەوروپا ژمارەیەک گەماڕۆی خستۆتە سەر کەسایەتەکانی وڵاتی رووسیا هەروە بەنیازە لەسەر چەند کەسایەتێکی دیکە لە داهاتوودا گەمارۆ بسەپێنێ بەهۆی ئەو ناکۆچانەی کە لە نێوان وڵاتانی ئەوروپا و رووسیادا لە ئارادایە. هەروەها باز لە گرژی و ئاڵۆزیەکانی وڵاتی بەلاڕووس کراوە کە پێشتری یەکێتی ئەوروپا چەندین جار وڵاتی بەلاڕووسیای ئاگادار کردوێتەوە سەبارەت بەو سیستەمای کە لەو وڵاتەدا بە شێوەیەکی تۆتالیتار لەو وڵاتەدا حکم دەکات. لەلایەکی دیکەوە باس لەو ئیدارە نوێیەی وڵاتی لیبیا کراوە چۆن بتوانن یەکێتی ئەوروپا بتوانێت ببێت بە هاوکارێکی باش بۆ داهاتووی لیبیا چاوەکو بتوانن لیبیایەکی سەر لە نوێ هەستانەوە لە لیبیادا دروست بکەن هەروەها ئیدارەیەکی نوێی سەربەخۆی بۆ بنیاد بنێن و یەکێتی ئەوروپا ببێت بە پشتیوانێک بۆ ئیدارە تازەیە و ئەو حکومەتە نوێیی کە لە وڵاتە هاتوۆتە ئاراوە. لەلایەکی دیکەوە گفتوگۆی چر لە سەبارەت بە ڕەوشی تورکیا کراکە ئەویش بەر لە بەشداربوونی کۆبوونەوەکە جۆزێف بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا باسی لەوە کرد کە تورکیا لە دەریای سپی ناوەڕاستە کۆمەڵێک هەنگاوی پۆزتیڤی ناوە واتە هەنگاوی ئەرێنی ناوە بۆیە دەکرێت لە ئێستادا ئەو گەماڕۆیانەی کە بەنیاز بوون بەسەر وڵاتی تورکیایدا بسەپێنن لە ئێستادا هەڵی دەپەسێرن تا مانگی شەشی داهاتوو ئەویش لە پێناو ئەوەی کە لە ناو خودی وڵاتی تورکیادا ئەو بەڵێنانی کە ڕەجەب تەیب ئەردۆغان پێشتر بە وڵاتانی یەکێتی ئەوروپای دابوو لە پێناو مافەکانی مرۆڤدا بنپێی کردوون یاخود پێشێلی ئەو بەڵێنانەی کردووە کە لە ئێستادا ئەوان ئاماژەیان با کۆمەڵێک بابەت داوە هەر لە کشانەوەی وڵاتی تورکیا لە ئەو پەیماننامەی ئەستەمبول کە هەفتەی ڕابردوو ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند سەبارەت بە ڕەوشی پاراستنی ژنان لە وڵاتی تورکیادا. هەروەها بابەتێکی دیکەش ئەویش داخستنی پارتی کوردەکانە هەدەپە کە بەنیازن هەوڵی ئەوە دەدرێت لەلایەن حکومەتی تورکیاوە دابخرێت. ئەمەش دەنگۆیەکی زۆری لەلایەن وڵاتانی ئەوروپاوە لێکەوتبووە و پێشتریش یەکێک لە وڵاتانە یەکەمین وڵاتی ئەڵمانیا بوو کە ئاگادارکردنەوەی بە وڵاتی تورکیا ناردبوو بەو پێی کە نابێت دووەمین هێزی ئۆپۆسیۆن لە وڵاتی تورکیادا دابخرێت. ئەمانە سەرجەمیان بنپێکردنی مافەکانی مرۆڤ گرتنی ڕۆژنامەوانان هەروەها زیندانکردنی زۆربەی هاوڵاتیانی ئۆپۆسیۆن لە ژێر هەر ناونیشانێکدا بێ بۆی ئەمان پێیان وایە کە لە ئێستادا ڕەوشی مافی مرۆڤ لە وڵاتی تورکیادا زۆر بەرەو دواوە کشاوەتەوە بۆیە پێویستە تا مانگی شەشجارێکی دەرچاو دێری ورتری وڵاتی تورکیا دەکەن ئەگەر بێت و وڵاتی تورکیا پابند نەبێ بەو ڕێکەوتانی کە پێشوەختە کراون سەبارەت بە ڕەوشی پەنابەران هەروەها سەبارەت بە ڕەوشی مافی مرۆڤ لە وڵاتەدا ئەوە لە مانگی شەشدا ئەوان گەماڕۆی گەشتیاری بە سەر وڵاتی تورکیادا دەسەپێنن کە لێ پێشوەختە کۆمەڵێک گەماڕۆی دیکە لە ئارادا بوو بەسەر کەسایەتەکان هەروەها چەند کۆمپانیایەکی تورکیدا بەڵام ئەو گەماڕۆیانە لە ئێستادا گۆڕاون بە گەماڕۆی گەشتیاری کە لە وڵاتانی ئەوروپاوە دەکرێت لە داهاتوودا نەهێڵدرێت گەشت بکرێت بە وڵاتی تورکیا تاوەکو ئێکۆنۆمی ئەو وڵاتە یاخود با بڵێن بواری ئابووری ئەو وڵاتە بەرەو دواوە بچێت. چی ئاماژە بە بابەتێکی دیکە بکەم ئەویش لە کۆبوونەوەی لووتکەی یەکێتی ئەوروپادا لە پاش 11 ساڵ لە پاش سەرۆک ئۆبامای وڵاتی ئەمریکاوە یەکەمین جارە جۆ بایدن ئەم شەو بەر لە کاتژمێرێک بەشداری کۆبوونەوەی لووتکەی یەکێتی ئەوروپا بوو. شارل میشێل بەر لە نیو کاتژمێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دڵخۆشی خۆیانی هێنایە زمان کە پاش 11 ساڵ توانیویانە لەگەڵ سەرۆکی ئەمریکا جارێکی دیکە بەشداری لووتکەی کۆبوونەوەی لووتکەی یەکێتی ئەوروپا بێت و لەسەر ئەو بابەت و ئەو بابەتانە گفتوگۆ بکەن پێکەوە کە لە ئێستادا لە جیهاندا لە ئارادایە. ئەمە دوایین زانیاریەکان چیا من نەگەڕێمەوە لایەوە.